هێلکا یەکێکە لەو بەرهەمەکەمانەی کە هەرێمی کوردستان تێیدا گەیشتووەتە ئاستی خۆبژەوی کەچی لە جیاتی هەناردەکردنی سنووریان بۆ هاوردەکردنی خستووەتە سەرپێشت. لە بەرامبەر هاوردەکردنی هێلکا لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانەوە 80 پرۆژەی بەرهەمهێنانی هێلکا لە سەرتاسەری عێراق کە 22یان لە هەرێمی کوردستانن بڕیاری ڕاگررتی کارەکانیان دەدەن. خاوەنی پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکا لە هەرێمی کوردستان دوای گردبوونەوەیان لە بەردەم وەزارەتی کشتوکاڵ لە هەولێر ڕایان گەیاند. هێلکەی بێکواڵێتی بە 4500 دۆلار بۆ هەر بار هەڵگرێک داخڵی هەرێمی کوردستان دەکرێت لە خاڵە سنووریەکانەوە. ئەماش وای کردووە کە ئەوان نەتوانن بەرهەمەکانیان ساغ بکەنەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقدا. ما کۆمبینە لێرە مەشروعەکانی عێراق هەموو لەبەر مەوزوعی هێلکەی قەچەغی لە باشماغوا داخل دەبی تەسیر لە بازارمان دەکات تەسیر لە بازاری عێراق هەموو دەکات. ئێمە دەخوازن حەلێک چابی لە ئەو مەوزوعە ئەو حدوودە ڕادەگرێت حەلێک لازم حەلێک بێتەکردن لەبەر بە قانونی عێراقی و بە قانونی کوردستان هێلکە مەمنوعە داخل بی لە هەموو مەرجەکان مەمنوعە داخل بی بەس باشماغ الوحید وا داخل دەکات بە قەچەغی داخل دەبی تەسیر لە عێراق هەموو دەکات کاک. ودەخوازن یعنی ئەوێ صاحب قرار بی لە من حەلێک لە ئەو مەوزوعە ببینی لەبەر ئەوە ببینی دوو مانگێدی یەک مەشروع نامین هەموو قەپات دەکرێت لە زاق و حتە دەگاتە بەسڕە. سەرۆکی هاوردە و ناردەکارانی کوردستان دەڵێت هاوردەکردنی هێلکا بۆ ناو هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک قەدەغەیە، بەڵام نایشارێتەوە کە لە ڕێگەی نایاسایی و لە خاڵە سنووریەکانەوە هێلکە هاوردە دەکرێت. هێلکە لەم کاتەدا ناکرێ قەداغەیە بۆ چکە لە ناو خۆمان هێلکە دروست دەکرێ بۆی دیفاع لە واتە بەرگری لە بەرهەمی خۆماڵی خۆمان بکەین ئەبێ نەهێڵین بەرهەمی دەرەکی بێتە ناو هەرێمەوە. زۆر شوێنەیە مەسەڵەن مەرزی ناڕەسمیە یان شوێنی ناڕەسمیە دێ ئەجینە بە ڕەسمی نایە بە شێوەیەکی بەرفراوان. لە هەرێمی کوردستان 33 پرۆژەی بەرهەمهێنانی هێلکە هەن، 15 پرۆژەیان لە سنووری پارێزگای هەولێر و 11 پرۆژە لە سلێمانی و 5 پرۆژە لە دووەک و 2 پرۆژەش لە گەرمیانن کە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 14,000 کارتۆن هێلکەیان هەیە کە دوو ئەوەندەی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستانە.